قرار بوو گۆڕە ڕۆح لە ژیان نەماوە. هەڵبەتە دەفتەری ڕابردوو چەند ڕۆژێک بەر لە ئێستا بڵاو بووە، دەنگدانەوەکی زۆر باشی هەبوو، ڤیوەرێکی باشی هەبوو، خەڵکەکی زۆر باش سەیری کردو و فیدباکێکی زۆر باشی هەبوو ناو خەڵک. ڕەنجمان دەبوونی تقریبا نزیکەی 3 ساڵ و نیوە بێ. دوای چەندێک 3 ساڵ بەڕای ئێوە 3 ساڵ بۆ کلیپێک زۆر نییە؟ ئەو لە ئایندەدا ئینشەڵڵا بەرهەمی نوێمانە بی، ئەوەی کە لە پلانمان بی ئێستانەکەەوەی کە لە هەگبەمان بی حەیرانێکە، سەرگوزشتەیەکە سەرگوشتەی حەیرانێکە، بەنیازین لە ئایندەچی نێزیک ڕێکۆردی بکەین و ئینشەڵڵا کلیپێکی جوانی لە بۆ ئەکەینەوە کەوتە بەر دید و گوێی ئێوەی ئەزیز و خۆشەویستیش. لەوە گەڕێن سەرگوزشتەی حەیرانێکی بەدەستەوەیە بۆ خاتری هەوادارە بادینیەکانیشی ساڵی داهاتوو نیازی هەیە بە بادینی بۆیان بچڕێت و دەژڵێت. هەرچی دەڵێم گۆرانی کەس چیرۆکەکە نەهێنێتە سەرخۆی. وەکو ئیشی بادینیمان ئامادەیە، وەکو فیکرە وەکو ئیش، بەڵام ڕەنگە بکەوتە دوای سەری ساڵ کاکە بەس کەس بەخۆی تێنەگا و مۆزوعە ئیدی ئەوە گۆرانیەوە چڕدرێ و چۆی نابێ.